ساڵی ڕابردوو لە شاری سلێمانی وانەبێژێکی نێودەوڵەتی ئێرانی وانەیەکی بواری ڕاهێنەری بە سەرپەرشتی یەکێتی بالای عێراق و هەروەها بە هەماهەنگی لەگەڵ یەکێتی بالای ئێرانەوتەوە ژمارەیەکی زۆر بەشداربووان تیا بەشداریان کردو لە سەرجەم عێراقەوە لە یانەکان دەرەوەی یانەکانیش هاتبوون کۆمەڵێک لەو کەسانە ئەمڕۆ بڕوانامەکانیان وەرگرتەوە پیان بەخشرا وەکو ڕاهێنەرێکی بالە کە بڕوانامەکەیان لە وڵاتی ئێرانەوە بۆ گەڕابووە. ئەمڕۆ لە بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی بڕوانامەی ڕاهێنانی نێودەوڵەتی بۆ تۆپی بالە بەخشرا بەشێک لەو ڕاهێنەرانەی کە ساڵی 2022 بەشداری خولی ڕاهێنانی بالەیان کردبوو کە هەرێک لە یەکێتی تۆپی بالای عێراق و یەکێتی تۆپی بالای ئێران سەرپەرشتیان کردبوو. بڕوانامەکانیش ئەمڕۆ لەلایەن دکتۆر عەلی تەها مامۆستای زانکۆ کاپتنی هەڵبژاردەی تۆپی بالای عێراق و ڕێکخەری ئەو خولە بەخشرایە بەشێک لە بەشداروان کە بڕوانامەکانیان بۆ گەڕابەوە. جەواد بهیرگان وانەبێژی خولەکە بوو کە یەکێکە لە وانەبێژە ناسرا و باوەڕپێکراوەکان لە ناو وەرزشی بالای عێراقدا کە خاوەنی چەندین نووسین و پەرتووکی وەرزشیە لە بواری بالەدا.